خۆشەویستان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی تری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان لە ساڵیادی یادەکانی ئادار و نەورۆزایە بە میوانداری زۆر بەڕێز کاک زینۆ کاکەی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک زینۆ خۆشحاڵین و بەخێر بێت. کاک زینۆ لە بەهارین و لە پێشوازی یادەکانی ئادار و ڕاپەڕینین. پێم خۆشە قسێک لەوە بکەین کە 28 ساڵ حکومڕانی کوردی بۆتە ئەزمونێک بۆ ئەوەی کە حکومڕانی کوردی باشتر بتوانێت خۆی هەم گەڵاڵە بکە هەم فۆرمەڵە بکە و هەم شتێکی باشتر لە ڕابردوو پێشەش بکە. پێم خۆش لەم بەرنامەیە سەدرێ بێ گەڕانەوەیە بێ بۆ ئەوەی کە ئێمە قسە لە 28 ساڵ حکومڕانی کوردی بکەین لەوەی کە بە زۆر وێزگەی جیاوازە تێپەڕی لە حکوومەتی 50 بۆ پێکاتن و ڕێکوتنی استراتیژی و پێکهێنانی چەند کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر وێزگەی جیاوازمان بەسەر کردو لەم 28 ساڵەیە. پێم خۆشە بۆ پرسیارە لە کاک زینۆ دەست پێ بکەم. ئەزمموی 28 ساڵ حکومڕانی کوردی کە تەمەنێکی تا ڕادەیەک باشە، پێ دوایە کە ئەم ئەزمونە بۆ ئەندازێ خەمڵیوە کایتر ئێمە ناگەڕێنەوە بۆ دواوە و ئەگەرەکانی چوونە پێشەوە ئەگەرەکانی پێشکەوتن پەرسەندنی باشتریش لە ئارایە. بەڵێ کاک سەربەز ئەگەر سەیری ئەو بەروارەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستانی تیا دروست بووە یا بەرواری ڕاپەڕینەوە جەنابتەڵێ 28 ساڵە، ئێمە ئەزمونێکمان هەیە جیاواز لە ئەزمموی وڵاتانی تر. بۆ نمونە لە فەرەنسا شۆڕشەکرێ شۆڕشی ڕۆشنبیریە، لە بەریتانە شۆڕشی پیشەسازیەکرێ و حکوومەت دروستە بێت دوای سیستەمی سیاسی دروستە بێت. ئەبینین لە فەرەنسا دوای شۆڕش یەکسەر دیموکراسی نەبووە، لە بەریتانیاش بە هەمان شێوە پاشا هەبووە، پاشایەتی ڕەها هەبووە. اینجا دوایی بەرەبەرە قۆناغ بە قۆناغ هاتوونەتە سەر پاشای بەستراوە بە دەستور پێڵێن، یعنی حکومی مطلق نەبێت، حکومێکی ڕەهای نەبێت، تا هاتنە سەر ئەوەی کە پاشا بۆتە ڕەمزی لە وڵاتانە. لە فەرەنساش چەند 5-6 کۆماری بڕی اینجا گەشت ئەوەی کە کۆماریی دیموکراسی بێت کە ئێستا هەیە. ئەبینین ڕۆشنبیر ئیدام کراوە کاتی خەسەدەی ناوەڕاست لە فەرەنساوە، مێژوێکی ڕەشی هەیە لە بواری دیکتاتۆریەت و ئەوە. بەڵام لە هەرێمی کوردستان ناڵێ من بەراورد لە فەرەنسا و لە بریتانیا پێشکەوتوترم، لای ئێمە کە شۆڕش دروست بوو ئێمە دەوڵەتداریمان نەکرد، یەکسەر دیموکراسیمان هێنا. ئێمە بیرمان نەچێت چەند مانگێک دوای ڕاپەڕین جەنابی سەرۆک لە کۆیە ئەوە شەریعەتی شۆڕشگێری ڕەت کردەوە، وتی ئێمە بۆ ئەوەی حکوومەتێکمان دیموکراسیمانێ بۆی دەسەڵاتێکی دیموکراسیمانە بێت پێویستە بە زووترین کات هەڵبژاردن بکرێت. و من لام وایە پێم وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی یەکەم شۆڕشە بتوانێت ساڵێک دوای شۆڕش ئینتیخابات بکات، چونکە شۆڕشی ئیسلامی ئێرانیش کە لە 79 بوو یەکسەر لە 8 ئینتیخابات نەکرا. تێگەی شوعیەکان هاتن دوای بە کوتەتا شوعیەکان لاچوون، خۆمەیونی ئیسلامیەکان هاتن دوای شیعەگەرایی هات. یعنی بە چەند مەرحەلەیەک اینجا ئەوانیش توانیان سوڵتەی خۆیان بسەپێن، ئەوان سوڵتەیەکی دیکتاتۆری. بەڵام ئێمە چەند مانگێک دوای ڕاپەڕین توانیمان لە پاییزی 92 ئینتیخابات بکەین و حکوومەت پێک بێن بە هەموو کەم و کورتەکان 50 و ئەوانەی بە دواداهات. بەڵام ئەمە ئەزمونێکی تازەیە، گەلێک بتوانێت شۆڕش بکات، چەند مانگێک دوای شۆڕش هەڵبژاردن بکات و پەرلەمان تەشکیل بکات، سیستەمێکی دیموکراسی بێ و دەوڵەتی نەبێت. چونکە وەکو وتم لە سیستەمی سیاسی وڵاتانی تر هەمووی ئەوە ئەکەوێتە دوای دەوڵەت، سیستەمە سیاسیەکان ئەکەونە دوای دەوڵەت. هیچ ئەزمونێک چۆکو کوردستانمانیەوە خۆناغێکی زۆر باشیشی بڕیەوە، پەرلەمانەوە چەند خۆڵێک تێپەڕیەوە، یعنی ئەگەری دوو ئیدارەی دەرچوون، ئەگەری شەڕی ناوخۆیانی چەندین قۆناغمان بڕیوە. هەموو وڵاتەکان شەڕی ناوخۆیانە بووە، لە ئیسپانیا چەندەیەک شەڕی ناوخۆ بووە، لە بەریتانیا شەڕی ناوخۆ بووە، لە ئەمریکا هەبووە، لە بینی ویلایەتی باکوور و باشوور. ئێمەش قۆناغێک بوو، هەرچەند لە چاو وڵاتانی تر من پێم وایە قۆناغێکی زۆر کەم بووە، هەرچەند کۆمەلگایان بێ و حیزبە کوردیەکانی ئێمە یەک مێژویانە، یەک کلتوریانە، ینی یەک سیستەمیانە، حیزبێکمانە دیموکراتی بێ و حیزبێکمان دیکتاتۆری، ینی هەمویان لەو وەسەتانیا ئیسلامی چەپن یا ئەوەتە دیموکراسی وەک یەکێتی و پارتیە ئیسلامین وەک ئیسلامیەکان یا شوعین وەک شوعیەکان. بۆیە ینی هەرێمی ئێمە لە چاوەوەی کە دەوڵەت نین، لە چاوەی کە سیستمێکی نێودەوڵەتی نییە، یعنی سەرپەرشتیمان بکات و پارێزراونین لە ڕووی دەولی تا ڕادێک، چونکە دەوڵەت نین قۆناغێکی باشمان بڕیوە لە دیموکراسی و لە ئەتەکێتی حکومڕانی. کاک زینۆ بە شتێک کە لە حکومڕانی ناوچەیە زۆر باوە، پرسی پێکۆژیانە کە بۆ نمونە گەرێمە تەنها عێراق کە هەرێمی کوردستان بەشێکش لە عێراق، یعنی پرسی پێکۆژیان لە عێراق بۆ جۆرێک لە مەحاڵ و بە درێژایی 100 ساڵی ڕابردوو عێراق شوێنێک بۆ گەرسونەتیای باڵەدەست بوو بێ قەتڵعامی کورد و شیعە و ئەوانەی تری کردو. ئەگەر شیعە باڵەدەست بووە لە دوای پرۆسەی بەناو ئازادی عێراق و لە 2003ەوە شیعە قەتڵعامی سونە و ئەگە بۆی بکرا هێزی پێشمەرگەنەوە هی کوردی شیعە کرد و تا ئەو جێگەشی پێکرا کورد ئەزێت بە ئەزێتی یا بەڕاستی.
واگەر تەماشا بکەین لە سووریا هەروایە لە ئێران هەروایە لە بەشێک ترێ و دەوڵەتانەی تر هەروایە یعنی جۆرێک لە نەسازان جۆرێک لە بێکەوە هەڵنەکردن هەیە ئەزمموی 28 ساڵی حکومڕانی کوردی بەلای تۆ چۆنە لەوەی کە توانیوتی تا ڕادەیەک ئەو ئاین و ئاینزایانەی کە لێرە هەیە ئەو ئەقوامی کە لێرە هەیە هەرێمی کوردستان لە چەند دەڤەر و ناوچێکی جیاواز پێکاتووە توانراوە بە جۆر لە جۆرەکان پێکۆژیان پێکۆ سازانەکە بێ بەڵێکاک سەربەزەک و جەنابتە لە ناوچەکە بە تایبەت کللتوری عەرەبی ینی پێکەوەژیان تۆزێک لای ئاستەمترە بینین لە وڵاتی فارس وانە فارسەکان لەوان مسەخەفترن هەر لە سەردەمی کورشی یەکەم و دووەمیش لە ئێران جۆرێک پێکەوەژیان هەبووی سەر ئەو تەعەدودیە قەومیەی کە لە ئێران هەیە و پارێزراوە لە خەلیجی عەرەبی نییە لە هیچ وڵاتێکی عەرەبی توانین بڵێ نییە ئەگەر هەش بوو بەیانی بۆ نمونە لە میسر کە لانکەی شارستانێتی نیل و ئەوانەیە قبتیەکان هەنە تا ئێستاش ئەچەوسێنرێنەوە ڕۆژ بە ڕۆژماریان کەمەکا کۆچەکەن کەواتە لە کللتوری عەرەبی پێکەوەژیان ینی زۆر دەگمەنەوە نییە لە کللتوری فارسی باشە بەنسبەت ئێمەی لە کوردستان پێش ئەوەی کە ئێمە دەوڵەتداری حکومڕانی خۆمان بکەین ینی هەموو کەمایەتەکان لەژێر هەڵشا بوون ئەمە بینین چەندین مەسیحی کۆچیان پێکراوە ئەوە تورکمانەکان بەعینەن شێوە ببوونە کەمینەیەکی کەم لە عێراق کاکەی وە یەزیدی وە کەس نەیتوانیوە ینی هەبێ خۆی بسەلمێن ئێمە بۆ نمونە ژمارەی زۆر کاکەی لە کوردستان لە نزیکەی ملیۆنین هەموو لە تەسکەرەی نووسراوە موسلیم بە زۆریش تەبان تۆ خۆ ڕاوی لێ بەرنەگیراوە چونکە قانونی عێراقی بووە قانون عێراقیش ئەقوامی قبول نەبوو ینی تایفەی قبول نەبووە دینی جیاوازی قبول نەبووە ئەبینین هەتا کوردستان ینی ڕاپەڕینی نەکردو هەتا دوای پرۆسی ئازادی عێراقیش کەس نێزانی یەزیدیەکان مەراسیمیان چێ کەس نێزانی جەژنەکانیان چێ کەس نێزانی پەرستگاکانیان لەکوێن ئێستا بینین حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری پەرلەمان جەژنی جەمای کردو یەزیدیەکانی کردووەتە عوتڵا بۆ نمونە ڕۆژی ئەمە بینین کە لە کەنیسەکان یادی لەدایکبوون حەزەتی مەسیح حکرێتەوە سەرۆکی حکوومەت لەوێ سەرۆکی هەرێم ئامادە بێ و کەنیسەی زۆر گەورەمانەیە لە هەولێر هەمانە لە سلێمانی هەمانەوە کاکەیەکانیش بڵێن زۆر ئازادن ناوچەکانی خوانزە پەرستگاکانی ئەمە جاران بەڕاستی جۆرێک هەم لە خۆمان تەحەفوزمان هەبوو چونکە بینی بوومان عێراق کەمینە چی بەسەراتە بۆ نمونە یەزیدیەکان بۆ نمونە مەسیحیەکان ئێمەش ینی ئەو ئیبرازی خۆمانمان نەیە لە ترسی فەوتان بەڵام ئێستا بینین کاکەیەکان بۆ نمونە کاکفەلەکەین کاکەی ڕۆحی شاد وەزیر بووە و پەرلەمانتارمان هەبووە لە عێراق و پەرلەمانتارمان هەبووە لە هەرێمی کوردستان و ئێستا کرانەبێکی زۆر باشێ و ئەم پێکەوە ژیانە لە حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە ئێمە بەڕاستی لە شەڕی داعش ئەمە فریامان کەوتو بۆنەی پاراستنی ئەو کەمینانی لە دەشتی نینەوە هەبوون بەتایبەت دەشتی نینەوە لانکەیەکی کۆنی کەمایەتیە ئێمە بۆ نمونە 2 ملیۆن نفوزی مەسیحی و ئێزیدی و ئەدیانەکانی مسلمانیش ئاوارە بوون لە کەمپەکانی هەولێر و ئێمە توانیمان خزمەتێکی باشیان بکەین بۆ نمونە کاتی دەشتی نینەوە ئازاد و پێشمەرگە پێش قمامەی مزگەوت بینین خاچەکانیان بر لەسەر کەنیسەکان دانەنا ئەمە مجتەمەعی دەولی زۆر خۆشحاڵ کردووە ئەمە فاکتەرێکی بەهێز بوو بۆ ئەوەی لە ڕووی دەولی ئێمە پارێزراو بین بۆ نمونە ئەگەر ئێمە عێراق بووین نابینین هێرش ئەوە شیعە داعش گەشتە کەناری بەغا هێشتا ئەمریکا بە جواب نەهات بەڵام کە نزیک بووە لە هەولێر لە 24 ساعت کە بینین ینی زووترین بڕیاری ئەمریکایە بۆ لێدانی دوژمنی خۆی چونکە لە 11 سپتێمبەری مانگی دوای هجومی کردە سەر تالیبان بۆ هجومکردنە سەر داعش نزیکی هەولێر بۆچی ئەو پێکەوە ژیانە ئەو تەسامحی لە ناو ئێمای ئەو سیستەمە سیاسی ئەو دیموکراسی ئەم ئازادی فراهەمکردنە وای کرد کە ئێمە بەڕاستی لە ڕووی دەولیەوە پێگەیەکی قورسمانە بێ وەسەنگێکمان هەبێ لە مەسەلەی پێکەوە ژیان کاک زینۆ لەم خوێندنەوەی جەنابتەوە ئەتەوێ بڵێ کە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە خەوشی هەیە کەم و کوڕی هەیە ئەزمونونەکەی لە ڕووی داردان و ڕەنگە باش نەبوو بێ بەڵام هێشتاش هەرێمی کوردستان لایەنی ئیجابی زیاتر بووە ینی لەوەی کە توانیوتی هەم ئیدارەی خۆی باد و هەم جۆرێک لە پێکۆژیان لە نێوان ئاینەکان لە نێوان ناوچەکان لە نێوان پێکهاتەی نەتەوەیەکان ینی توانیوێتی 28 ساڵ کە تەمەنێکە یا بوان نزیکە بینەوە لە 3 دەیە ئەزمموی حکومڕانی کوردی بەردەوامە ینی ئەتەوێ بڵێ بۆ نمونە سەرباری خەوش و کەم و کۆڕی و کەلێن و هەر ناتەواویەک لە پرۆسی حکومڕانیە بەڵام هەرێمی کوردستان توانیوتی ئیدارە بە بوونی خۆی بادووە ئەزمونونەکە قۆناق بە قۆناق باتە پێشەوە بەڵێ کاک سەبە سیستەمی سیاسی ئێمە تا ڕادێکە توانم بڵێم سەرکەوتوو بە لە ڕووی ئێمە لە 92 بیرمانەچی هەتا 2023 حساری عێراقمان لەسەر بووە حساری ئێرانمان لەسەر بووە حساری تورکیامان بە بۆنەی پەکەکە لەسەر بووە ینی کۆمەڵە گرفتی زۆرمانە بە وەزعی دەولی نالەبار بووە تێگەی سیستەمی تاکجەمسەری بۆ شەڕی سارد کۆتایی هاتووە
لە 2003 تا 2000 تقریبا 6 شەڕی تایەتی بۆ بەڕاستی کورد ماوەیەک هەر کێشەی ئەوە بوو کێشەی نێوان شیعە و سنی حلکا بۆی نەگاتە ئەو ڕۆژێک کە دەشتی نینەوە گیرا و کە داعش سەر هەڵبا و کە ئەنسار سونە و کە قاعیدە و ئەوانە بەداخەوە گەشتە ئەو مەرحەلەیەوە ئەو خەڵ و ئامە دروست بوو کە ئێمە لە 2014 و 15 بینیمان هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە درێژایی ئەم 28 ساڵە 5 ساڵ ئیفتخرار بووە ئەجنا ئیفتخراری بەخۆیەوە نەدیوە چونکە ئێمە بەشێک بووین لە عێراقیش ئەوە تا ڕۆژێک ئەمریکا پەلاماریە ڕۆژێک داعش پەلاماریە ڕۆژە قاعیدە پەلاماریە ئەو نەکبەتێ بوو ئەو دروست بوو ئێمەش دروست بوو لەبەرەوە ئێمە ناکرێ وەک ئۆپۆزیسیۆن بڵێن 28 ساڵە ئێمە کارەبامان بۆ چاکنێ 28 ساڵ حکومڕانیەکەین مەسەلەن بۆچی ژیانی خەڵک باشنی ئێمە 28 ساڵی حکومڕانیەکەین ئێمە تا 2003 وتم ئەوە حسارەمان نەسەر بۆ لە 2003 تا 2006 و 7 شەڕی تایەتی بۆ لە عێراق ئێمەش بەشێک بووین لە عێراق دوایی داعش هات پەلاماری عێراقیدا پەلاماری ئێمەشیدا لەبەرەوە ئێمە من نەتوان بڵێم 4 تا 5 ساڵ حکوومەتی کوردی توانیوێتی حکوم بکە لە 2008 ئێمە بارودۆخی هەم ئابووری و سیاسیمان باش بووە تا 2013 ینی 5-6 ساڵ زیاتر نەبووە لەبەرەوە ناکرێ حسابی 28 ساڵ بەتایبەتی ئۆپۆزیسیۆن لەسەر ئێمە بکایمە تا 2003 حسارمان لەسەر بوو لە چۆ توانیومانە پرۆژە بێنین و کۆمپانیا ئیملاقی وەکو کۆمپانیا هەفتی تورکی و لە هەولێر پرۆژە بکە یا لە چۆ توانیومانە تەنسیق لەگەڵ ئێرانە بکەین ئەو هەموو مەرزە بکرێتەوە مەرزەکان بکرێن نێودەوڵەتی یا ئێمە ئەسڵەن تا 2003 شتێک نەبوو بە ناوی جواز لێرە من ئاگامان لێ هەموو کەس و کارمان چۆ بۆ خارج بە جوازی تەزویر و چوو لە بەغا بۆیانە کردو یعنی ئێمە اعتراف پێکراو نەبووین ئێمە هیچ شتێکی خۆمانمان نەبووە تا دوای 2003 دوای 2000 ئەو حاڵاتات پێشەوە بۆ عێراق ئەو شەڕە تایفی ئەو خۆسەپانە هەتا 2006 و 7 دوای ئەوە ئێمە تۆزێک سەرمان هەڵبڕی تۆزێک توانیمان خزمەتی خەڵکی خۆمان بکەین و سیستەمی حکومڕانیمان بەرەو پێش بین ئەوە داعش هات و ئێستش من نەورۆ یادی نەورۆز و ئازارە لە گەشتبینم بەوەی کە حکوومەتی داهات و حکوومەتێکی سەرکەوت و باشە بێت چونکە بە پێ قەیرانی دارایی نەماوە یەکلێک تێگەشتێکی باش لەگەڵ بەغایە و شەڕی داعش نەماوە و هەموو ئەو مؤشیرانەی کە بەرەو خراببوونی وەزعی ئێماچوون ئێستا نەماون لەبەرەوە دەرفەت زیاتر ئینشەڵا حکوومەتی داهاتومان حکوومەتێکی سەقامگیری خزمەتگوزار بێت بەڵام کە زینۆ من لە 28 ساڵ حکومڕانەکەی ویستم سەرنج بۆ ڕابکێشم کە لە ماوەی 28 ساڵی ڕەنگە چەندین پیلانی جۆرە جۆر هەبووێ بۆ نەهێشتنی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان هەروەی کە لە 16 ئۆکتۆبەر بینیمان کە چەندە ئامانجگرتنی کەرکووک و داگیرکردنەوەی کەرکووک بوو ئەوەندەش ئامانج نەهێشتنی قواری سیاسی کوردستان بوو بە دڵنیاییەوە بەر لە 16 ئۆکتۆبەریش کۆمەڵێک هەوڵی تر هەبوو بۆی کە ئەزمموی هەرێمی کوردستان ناکام کرێت چۆن ئەزممونەکانی تری سەدەی 19 ساڵێکی خایانەوە 6 مانگی خایانەوە یان 2 ساڵی خایانەوە بەڵام سەرنجام ئەزممونەکە کۆتایی هاتووە ینی ڕاتچێ لەسەرەوەی کە 28 ساڵە حکومڕانی کوردی سەرباری کێشە و دەردەسەری زۆر بەڵام توانیوەتی بەردەوامی بەخۆی باوە بمێنێتەوە وەکو قاوارێکی سیاسی قۆناغ بە قۆناغ پەرە بەخۆی با لەو بوونمە لە ڕوانگەی دیبلۆماسیەوە ئەوەی کێسا هەولێری پایتەخت 42 نوێنەرایەتی دەوڵەتان لە هەولێر بارگەی خستووە ژمارە نوێنەرایەتی حکوومەت هەرێمی کوردستان هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی هەرێمی لە ناوچەکەیە یعنی وهاتنی وەزیران و سەرۆک وەزیران و کارمەندە لە باڵاکان بۆ هەرێمی کوردستان یعنی ئەمە بەدەستکەوتێکی گەوری نازانین لەوەی کە هەرێمی کوردستان هەم قوارە سیاسەکەی هێشتۆتەوە لە فۆتان پاراستوێتی وە بە هەندێک ڕوانگەشت توانێتی پەرە بەخۆی بە لە ڕووی سیاسی بێ لە ڕووی دیبلۆماسی بێ وەکو جەنابەت باسێکە لە ڕووی ئابووری و اقتصادیەوە بێت یعنی توانێتی بە جۆر لە جۆرەکان بوونی خۆی بسەلمێنێ بەڵێ کاک سەبەت ئەو قەیرانەی تووشی ئێمە بوو بەتایبەت قەیرانی شەڕی داعش و نزمبوونەوەی نرخی نەوت و بوو جەبرینمان لەلایەن حکوومەتی مالیکی من دڵنیام تووشی حکوومەتێکی گەورەژە بۆیە هەرەسی هێنا ئێمە بیرمانە چێوەنان کە لانکەی حەزارەت و لانکەی فەیلسوفانم چەند قەیرانێکی کەمی هەبوو بۆ نمونە داعش پەلاماری نەدابوو بۆ نمونە ئەو لەسەر چەندین بەحرە تجارەتی هەیە تەنها قەیرانی سوێیلەی نەقدی هەبوو ئێستا یۆنان لە 50 ملیار دۆلار قەرزی لەبانە ینی بە 2-3 ساڵ 50 ملیار و بەرەوسەر قەرزار بووە ئیدارەی خەڵکی خۆی پێ نادرێ و ڕۆژانە خەڵک لەوێ نازانم گورچی لێ خۆی ئەفرۆشێ وەلاجی ئەگرن لەوێ نازانم دڵی ئەفرۆشنەوە شتێکی ینی سیستەمێکی سیاسی فەسادی زۆر خراپ دروست بە بەڵام لای ئێمە خۆشبەختانە من تەنها نمونەیەک بێنمەوە لە 2014 داعش پەلاماری ئێمەیدا بەو هەموو هێزەی کە هەیبوو پەلاماری سوودیایدا کە ئێران لەوێ کە رووسیا لەوێ لایەکی سوودیاگر پەلاماری عێراقیدا کە هەموو شیعە دیفاعی لێ کرد تا قەراغ بەغدا ڕۆی بەڵام ئێمە توانیمان داعش ئەفسانەی داعش ببەزێنە سەر دەستی جەنابی سەرۆک بارزان وێزی پێشمەرگەی کوردستان ئێمە توانیمان
بە حکمت و هەوڵەکانی جەنابی کاگنێژوان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەرچەند زۆر سەختە چەکەمکردنەوە لە فول بۆ نیوە و لە نیوەش کەمتر دوایی یعنی بڕیارێکی سەختە من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ناڕەحەت نەبووە دەستی بۆ قوت و ژیانی خەڵک نایابن بەڵام بە هەر حاڵ شەڕەبەردی ئۆپۆزیسیۆن و سەرجادە ئێمە بیرمانەچێت لە 2011 تا 2015 بەردەوام شەڕەبەرد بووە لە زۆنی سەوز ئەوەی پێڵێن لێرەکە زۆنی سەوز نیل ینی کۆمەڵە قەیرانی گەورەوە دواتریش لە ئەسنای شەڕی داعشا کە ئێمە زۆر زەختمان لەسەر بوو لە پەرلەمانی کوردستان لە 21 پێنجی 2015 ئۆپۆزیسیۆن پرۆژەیەکی دا سەرۆکی هەرێم لابێ ینی کۆمەڵی قەیرانی زۆر گەورە تووشی ئەم هەرێمەی و بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان لەسەر پێی خۆمان بوەستین 16 ئۆکتۆبەر هادوایی بەسەرا ئێمە توانیمان لەسەر پێی خۆمان بەستین بە حکمەتی دیبلۆماسەتی جەنابی سەرۆک و جەنابی کاگنێچوان بارزانی وەکو جەناب دەڵێ هەولێر بۆتە ترافیکێکی سیاسی زۆر گەورە من کاتی خۆی بابەتێکم نووسی بە جەریدەی هەولێر وەک ناوەندێکی نوێی بڕیار بەڕاستی کاک سەربەرجاران ئەگەر پایتەخت بڕیارەکان لە بەغدا بدرایەوە هیچ بڕیارێک بەبێ هەولێر نادرێت ئێستا هەر وەزیرێکی خارجی بێ یا سەرۆجێک بێتە بەغداد ئەبێ بێتە هەولێر ئەوە چی ئەوە حکومەتی سیاسەتی کوردیە ئەوە پێکەوە ژیانەیە ئەو دیموکراسیە کە ئێمە دروستمان کردەوە ئەو خۆڕاگریەیە کە ئێمە دروستمان کرد لە بەرامبەر ئەفسانەی داعش لە بەرامبەر ینی ئەفسانەی ئیمپراتۆریەتی شیعە کە ئێمە 16 ئۆکتۆبەر بیرێ نەچێ کە پارتی لە پردێ حەشدی شعبی شکانوە ئەوە هیلالی شیعی بۆ لەوێ تەواو نەبووە تەنها حەشدی شعبی نەبوو هێزی ئێرانیشی لەگەڵ بووە من حیزب اللهی لەگەڵ بووە احتیمال حوسەکان یەمەنیشی لەگەڵ بوو بێ چونکە بە دیکومنت ئەوە هەیە ئێمە توانیومانە ڕێگە لە پابانخوازی هەم سنە و هەم شیعەش بگرین سنە بە معنە تونندڕەوەکەی داعش شیعەش بە معنای ئەو ئیمپراتۆریەتی کە شیعەیە بیت دروستی کا کوردستانیش لە 16 ئۆکتۆبەر بخاتە هەژمونی هیلالی شیعی لەبەرەوە ئەو ڕێزگرتنەیە کە پێگەی ئێمە پێگەی دیبلۆماسی ئێمە و پێگەی ئیداری ئێمەی هەم لە دەرەوە هەم لە ناوە بەهێز کردو کاک زینۆ پێم خۆشە لە ڕەهەندی ناوخۆی و قسەی لەسەر ئەو ئیرادەی خێر و شەڕە بکەین کە بەڕاستی ڕاستە 28 ساڵ حکومڕانی کوردی ئەوەی کە جەنابەت باست کرد ئیرادەیەکە بووە مانەوەیەکە بووە ئەو ئەزم و قەیرانانەی ڕووی کرد هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان توانی خۆی بێڵێتەوە بەڵام کێشمان کێشمێکی شێ لە نێوان هێزی خێر و هێزی شەڕ کە من وای ناوانێن بەڕاستی یعنی هێزێک هەیە کە زۆر جار هەوڵەیە هەرێمی کوردستان پەرتکە ینی شەڕی ناوخۆی بۆ دروستەکە بەردەوام لە شوێنی ئاژاوەیە لە شوێنی دروستکردنی دوو ئیدارەیە لە شوێنی دوو زۆنیە لە شوێنی ناکۆچیە لە نێو ماڵی کووردا لە شوێنی ئەوەیە کە هیچ هێزێکی سیاسی کوردی یعنی نێتوان لەگەڵ دوو هێزی تر لەگەڵ دوو حیزبی تر لەگەڵ دوو لایەنی تر دەرببا خوێنۆچێ بۆی کە بەشێ لە هێزەکان بەردەوام کار بۆ پەردبوونەکەن لە کاتێکە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسیەکەی کە هەولێرە بێتە ناوەندی بڕیار بەڵام لە هەمان کاتە خۆرکەیەکی ناوخۆیشێ هەوڵەدات لە هێزی هەولێر کەم کاتەوە لە هێزی هەرێمی کوردستان کەم کاتەوە و ئەو گوڕوتوانایی کە هەرێمی کوردستان سەرقاڵە یان خەونیەتی یا خەیاڵێتی و ئێوە دروستیکە ئەو هەمیشە لێ کەمەکاتەوانێ و نایڵێ ینی بە جۆرە لە جۆرەکان نایڵێ پرۆسی سیاسی لە کوردستان داغ بگرێ پێش بکە کاک سەبەت بەداخەوە لای ئەمە جۆرێک حیزبایەتی هەیە کە حیزبایەتێکی تەبیرتەسکە یعنی باگراوندێکی نەتەوەینێ من نەبێ خۆم کادری پێشکەوتوی پارتی من دوای پەیڕە و پرۆگرام و بەرنامەی پارتی کەوتم قەنەعاتی بێ ئەو بەرنامە نیشتیمانیی کە پارتی هەیەی حیزبێکی تر هەیبێ لە پارتی باشتر من ئەچمە ئەوێ و زۆرێک لە خەڵکە پرسی ئەڵێن ئەوەی کەرامەتی خەڵکە پارێزی ئەوەی بەرنامە نیشتیمانی ئەوەی هەوڵ بۆ کوردەیە ئەوەی ئێوە قەبارەی کوردستان پارێزراوە بێ پارتیە هەر لەبەر ئەوەیە پارتی ئەبینێن ڕۆژێ لە پاڵبژارێکی پەرلەمان 35 کورسی دوای ئەبێتە 40 کورسی دوای ئەبێتە 45 کورسی شەڵا بێتە 55 هی ئەمەیە بەڵام هەندێک حیزب یعنی مزایدەیە بۆ نمونە ئێمە زانین ئێستا پەرلەمان کۆبیێ بەبێ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بێت و یا سەرۆکی پەرلەمان کە درابوو بەوان حاضر بێ بیان و ئەمەیە کە بۆ نمونە من لە بەغا بێ سەرۆک کۆمار بم لە کەرکووکە بێ خۆم پارێزگار بم لە گەرمیان خۆم باڵا دەسم بەڕاستی بە خۆم نابێ بۆ نمونە بینین لە ئەمریکا کاتێک حیزبی کۆماری لە شوێنێک مسەیترە لە منتیخاباتە دوای دیموکراتەکان مسەیتر بۆ نمونە هەرگیز ویلایەتێک نابینین بڵێن ئەمە هەمووی دیموکراتیە هەمووی کۆماریە یا بۆ نمونە واشنتۆن کە پایتەختە و سەرۆک لەوێ دانیشتوویتە کۆماریەکان بۆیان نیە بڵێن واشنتۆن هی ئێمەیە بۆ نمونە حاکمی واشنتۆن نادەین بەکەس یا هی نیویۆرکە ویلایەتێکی گەورە یا هی ویلایەتە گەورەکان بۆ نمونە نیشتیوانیە ئەمە انتخابات ئەمە بەرنامە حیزبیە و حیزب ئەبێ خەڵک ڕێزی لێ بگرێت پارتی کە 45 کورسی هێناوە بەچی هێناوێتی خەڵک ڕێزی ئیرادە و خەبات و مانوبوونیان گرتووە یعنی ئەبێ خەڵک دەنگە باتێ نەک بڵێ من مێژوم هەیە و من خەباتم هەیە و من عنی بەڕاستی پەرلەمان دیواخانی حساب بۆ گەورەی و بچووکی بکرێت یا حساب بۆ خەبات و ئەوانە بکرێت پەرلەمان مؤسسەیەکی یاسایی شەرعیە و چێ دەنگی زۆر بوو لەوێ
ئەوە باڵا دەستە ئەوە نییە بڵێ من 20 کورسیمەیە بۆ نمونە خەباتم زیاتر بە لێشک 50 کورسی هەیە ئەوە بێ بۆ نمونەمە یەکێتی ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرۆگرامە یار حیزبێکی تر هەیبێ غەڵەتە نابێ پەرلەمان بێ من کۆبێتەوە نابێ سەرۆک بێ من دانرێ ئەوە جۆرێک سەرە کێشە بۆ دیکتاتۆریەت بەڕاستی و بیرمانە چێ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەرچەند هەوڵی داوە لە هەولێر سەقامگیر بێ لە زۆنی سەوز و ناوچەکانی تر کە پارتی مسەیتەر نەبوو هەوڵ دراوە پشێوێنرێ بۆ نمونە لەبێ مامۆستا داوامی کرد لێرە شەڕە بەربەوە ئەو کەناڵانی ئۆپۆزیسیۆن زیاتر هەوڵیان داوە شەڕەکە بەرنە هەولێر هەرچەند لەوێ چەند مزاهرەیەکی کەمیش بوو و دوایی ئەوە موجە و بوجەی خەڵک باش بوو من پێم وایە عاملێکی وەکو جەناب تەڵێ خەیر نەبوون چ لە ڕاگەیاندنەکان هەوڵیان داوە ئێمە بینین ئەحزابەکانی تر ویستیان چەندین کۆبوونە بەرنە هەولێر و لە سلێمانی پاسیان کرد بۆ خەڵک بچێتە هەولێر ئیتر بە ناوی حەفلە ئیتر بە ناوی یعنی یادکردنەوەی حیزبی بۆەوەی هەولێری شتێکچێ بۆەوەی ئەو کۆمپانیانە نەمێنێن لەوێ ئەو دیبلۆماتانە نەمێنێن لەوێ ئەمە بینە سۆماڵی ئەمە بینە ئەفغانستان بەڵام ئیرادەی بەهێزی پارتی نەیەشتەوە بێ هەر لەبەرەوەی کە جەنابی سەرۆک و کاگرێ چلوان بارزانێ بە هەوڵ و حکمەتی خۆیان توانی بیانە ئەو ماوەی کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت بوون ئەو شەڕە گەورە نەچێتە هەولێر و ئەو شەڕە بەردەو ئەو تایستوتان و ئەو دواکەوتنە لەم زۆنە هەیە نەگات هەولێر و سەرکەوتوانەیش نەچوو ئەزمموی حکومڕانی ئێمە ئەتوانی بڵێم لە هەولێرەوە سەرچاوەگرێ و خەڵکی ناوچەکانی تریژە بێ سەیری هەولێر بکەن بەڕاستی بێ سەیری دەهۆ بکەن لەوێ خەڵک زۆر پێشکەوتوترە لەوێ سیستەم زۆر پێشکەوتوتر کۆمپانیای زۆر گەورەتر هەیە لەوێ کۆمپانیا هەیە عنی ئەتوانێت بە چەند ڕۆژێک تونێ لێ بکات ئەتوانێت بە چەند مانگێک گەورەترین جادە بکە ئەبێ هەوڵ بن ئەو کۆمپانیانش ئەو سیقە لێرەش دروستکە نەک بڵێن ئێرە مەسەرەن زۆنی خۆمانە ئێرە هەرە بێ کۆمپانیا خۆمان بێ هەرە بێ یعنی خۆمان لێرە مسەیتر بێت ئەم خۆم و خۆتانەوە ئاکا بەڕاستی کاکسەر بێمە سیستەمێکی سیاسی گشتگیرمان نەبێ بۆ نمونە پارتی چەند کورسی بێنێ هەر لە دێگەڵە بەولاوە دەسەڵاتی هەبێ یەکێتی چەند کورسی بێنێ هەر لەم لا دەسەڵاتی هەبێ ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی و ئەوە یعنی پێم وابێ زەرەر لە خەڵکی کوردستانە من پارتی دیموکراتی کوردستان چەندین جار لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتووە لە 5 دووش ڕێکەوتون لەسەر کە 18 شوبات کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەولێر بکرێ هاوشانی کۆبوونەوەی پەرلەمان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی 18 شوباتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی پەک خست تێگەی چونکە نازان بچ بیانوەک ئەویست ئەوەی پەرلەمانیش پەک خات چونکە مڕەشەحینە بکە تۆ مەرەشەح نەبێت دەنگ بەکێ بێ تۆماتیکی کۆبوونەوەکە فەشەلە بێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر ناڵێم زۆر سەرکەوتوانە توانیان ئەو کۆبوونەوە بەڕێوەبەرن و ئێمە بیرمانە چێ پارتی دیموکراتی کوردستان خۆی و کەمینەکان ئەتوانێت زۆرینەیەک پێک بێنێ وەکو ئەوان چۆن لە 19 ئابی 2015 بۆ یەک کەس دوستان سەرۆکی هەرێم لابن 55 بوون نەبوونە 56 گینە لایەن نەبرد بەڵام پارتی ئەوەی نەکرد لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تریش دانیشت بۆی پەرلەمان کۆبوونەوەکی پێرفێکت بیانی کۆبوونەوەک نەبێ بە ئەغڵبێ ئەقەلیە بێ پارتی ئێستاش ئەڵێ مە سەرۆکی پەرلەمان ئامانەتە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتین ئەیدەینەوە دەرزە و چونکە پارتی تاکە هێزە نایەوێت تەوافق تێکچێ بۆ وەزاردی دادێت ێستا کێشەی هەیە ینی نەیکرێتە کێشەیەکی نیشتیمانە بڵێ بۆ نمونە ئەگەر وەزیری داد من نەبم من لێرە حکومەت تەشکیل ناکەم ئەگەر وەزیری داد من نەبم ئەبێ پارێزگاری کەرکووک من بم ینی بۆ سازان و لێک تێگەشتن پارتی گرفتێکی ئەوە گەورەی ئەمەش کلیلی سەرکەوتن و یعنی پاراستنی هەرێمی کوردستانەوە ڕاستی کاک زینۆ پێم خۆشە لە ڕەهەندی ژەهراویکردنی خەڵک و ناومێدکردنی خەڵکەوە قسە بکەین ینی ئەوەی کە هەوڵێک هەیە بەردەوام ینی خەڵک وا لێکات کە هیچ ومێدێکی نەبێت سەرباری کەسە بۆ نمونە وتمان 28 ساڵ حکومڕانی کوردی وان نزیکین لە 3 دەیە حکومڕانی کوردی کۆمەڵە دەستکەوتی باشەیە کۆمەڵە تەحەدی زۆر باشمان کردووە توانیمانە کۆمەڵە قۆناغی باش تێپەڕێنین 5 خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە ئەو کابینەی نوێم کە پێکەهێنرێ لەو نزیکانە کابینەی نوێمە نوێمین کابینە حکوومەتەرین کوردستانە خوێنەوەی تۆچیە بۆی کە لە دوای نزیک بە 3 دەیە حکومڕانی کوردی کاتی و هاتوو هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دنیا کراوەیە لەگەڵ ئەو پەیوەندی باشی کە ئێستا لەگەڵ دنیای دەرەوەهەیەتی لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان لە دیوناو خۆیشەوە خەڵک تا ڕادەیەکی زۆر بەرچاو ڕۆشنترە و هێز و لایەنە سیاسیەکان ڕەنگە بە جۆرە ئەجندا بە زۆر ڕێکوتنێکی ترگەشت بێتن بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆی کە ئێستا پارتی و گۆڕان پارتی و بەشەیەک لە کەمینەکان پارتی و بەشەی لە هێزەکانی تەرکی گەشتون دەڕێکەوتن و چاوەڕوانی شەکرێت کە پارتی و یەکێتیش دووبارە بگەنە ڕێکەوتن یعنی خوێندنەوەی تۆ بۆ داهاتووی بە تایبەتی کابینی نوێی حکوومەتەری کوردستان دۆخی ژیانی خەڵک باشتربوونی گوزەران و بە تایبەتی لە ڕۆ سیاسیەکەەوە هەرێمی کوردستان کرانەوەیکی باشتر بچوونە پێشەوەی دۆزی کورد خوێندنەوەی تۆ چێ بۆم بابەت کاک سەربەت بەنسبەت ژەهراویکردنی خەڵک من نەتوانم بڵێم تا 2016 هەر ژەهراویکردنێکی بەردەوام بوو بۆ خەڵک قەناعەتیە کردووە پێشتر کە موچە و بودجەی خەڵک باش بوو ینی سیستەمی سیاسی کرد بۆ کەمالیات
وەک هێزەی کە تەپڵی شەڕی ناوخۆ دو ئیدارەی لێدا کاک سەربەز لە 16 ئۆکتۆبر زمینەی دو ئیدارەی زۆر لەبارتر بوو بۆ نمونە ڕێکەوتنێکیان لەگەڵ لانی شیعیەکان کرد بوو باسی بودجەی هەرێمی سلێمانیە کرد باسی ئیدارەی هەرێمی سلێمانیە کرد مەتاری سلێمانیە کرد جۆرێک لە باسکردنی سلێمانی تیا بوو بەڵام بە ئیرادەی پارتی و بە ئیرادەی دڵسۆزانی ئقلیمی و نەودەوڵەتی بەتایبەتی بڵێم ئەڵمانیا و فەرەنسا توانیان ئەو خەونەی دوژمنان نەیاڵن ئەو دوو ئیدارەی و ئەو سیادەی هەرێمی کوردستان پێشێلکردنیانی شتێک نەماوە ئیسە بەناوی ئەوەی کە ئێمە خەتەری ئیداریمان لەسەر بێ هەم لە ڕووی ئەمری واقع هەم لە ڕووی ئەوەی کە لە دەستوری عێراقدان بە هەرێمی کوردستان درراوە هەرێمی یەک قەوارە بیرمان نەچی هەم لە دەستوری عێراقی هەم لە پرۆژە یاسای 2009 کە خەڵک ئومێدێکی گەورەی لەسەر هەڵچینیوە بۆ ئەوەی قوتی ژیانی باش بێ بۆ ئەوەی موچەی فول بێتەوە باسی ژمێریاری حکوومەتی هەرێمی کوردستانەکە باسی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لەبەرەوە ئەبینین ئەو حکوومەتە شەرعی هەیە ئێستا لە هەولێرە وەکەف ناتوانێت دژی شریعەتی حکوومەت بۆستێ ئێمە بینیمان لە فەنزوی لە حکوومەتێک هەڵبژاردننی کرۆ بە تەزوی لە سەدانەوە دێناوە سەرۆکی پەرلەمان ئەڵێ من سەرۆکم هەرچەند دەنگێکی کەمیێناوە مجتەمەعی دەولی پشتگیری ئەوەکە مادۆرەی پشتداوە ئەرزەوە تا ئەمریکا هەتا هێزی ناتۆتە سەرسنوورەکانی فەنزویلا لە ئەفریقا چەندین کەس سەرکردەی ئەسکەری ینی ئینقیلابیان کرد حسابیان خستنە سەر تاوایان لێ هات سوڵتان تەسلیمی هین ئەوە کرد حیزبی هەڵبژێراو سەرکردەی هەڵبژێراو لەبەرەوە نە ئینقیلاب باوی ماوە و نە هیچ جۆرە سەرکێشێکی تر ئەوەی هەیە ینی ئەوە تا لە پەرلەمانە دەنگ بە زۆرینەوە کەمینەیە خۆکوتم پارتی توانی ئەغلبێکی بەسیط پێک بێنێ و هەرچی پۆستە دابەشیکە بەڵام نەیکرد ئەوە تا هەموو هێزەکانی لەگەڵ ئێستش ناڵێ من ینی ڕێیەکەون من دڵنیام لەگەڵ چەتی ئیجتیماعی کوردستانیش ڕێیەکەون و کەسی هیچ هێزێکیش کاک سەربەز خۆی لەم حکوومەتە نادوێرێ من دڵنیام هەموو هێزێک ئەگەر بە پشتێکی کەمیژە بەشداریم حکوومەتەکە چونکە حکوومەتێکی خۆشگوزەرانە بێ هەم پارتی زۆرینەی هێناوە هەم دوو سەرکردەی گەنج سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەتە بنبڕێەوە هەم پرۆژە یاسای بودجە لە ساڵحی ئێمە پەیڕەو کراوە پێشمەرگە گەڕێتەوە ناوچەکانی دەرەوەی هەرێمەوە کۆمەڵێک مؤشیری زۆر گەوران بۆی ئەم حکوومەتە حکوومەتێکی سەرکەوتوو بێ بۆیە پێم وایە بێ ئومێدکردنی خەڵک یعنی هیچ مؤشیرێک نییە بۆی خەڵک بۆی ئومێد بێ ئەم حیزبانیش ئەوەی ئەڵێن بۆ مزایدەی جنا بینین ئەچنەوە حکوومەت و یعنی بە کەمترین پۆستیش بێ لەم دەستکەوتە بەشدارە بن کاک زینۆ بەرە کۆتایی بەرنامەکان ڕۆین پێم خۆشە قسەی یان بۆچوونی تۆ بزانم لەبارەوەی کە منتیقەکە ڕەنگە چۆن لە هاتنی داعشا کۆمەڵی گۆڕانکاری سیاسی بەخۆی بینی ئێستاش دووبارە دۆخەکە دۆخی سوودیانە لەبارە دۆخی عێراقیشتا تاوە ڕاز نەبووتە و ئەگەری سەرهەڵدان و داعشەیە گەمارۆکانی سەر ئێران زۆر تند کراونەتەوانێ و پێچێت کە اقتصادی ئێرانی زیاتر داڕمان بەخۆی ببینێ ینی ضرورە حیزبە سیاسیەکانی کوردستان سەرکردە سیاسیەکان یەکڕیزی تەبای نێوماڵی کورد بپارێزن بە تایبەتی لەو ڕەهەندەوە کە خۆ ئامادەکردن بۆ ئەگەرە چاوەڕوان کرا و چاوەڕوان نەکراوەکان لە ناوچەکە ینی بۆی کە کورد بتوانێت بەشێکی باشتر وجودێکی باشتر حضورێکی باشتر پیشان با لە منتیقەکە بەڵێ کاک سەبل یەکگرتووی ئەمە زۆر مهمە و ئەم دەستکەوتە بێ هەمومان بیپارێتن بەڕاستی چونکە ئێمە ئەگەر لە هەر شوێنێک مسەیتەر بین بە شەوێک لە سەدا پەنجاویەکی خاکی هەرێمی کوردستانمان دەرچوو بۆیە ضرور ئێمە یەکگرتوو بین گۆڕانکاری لە ئارایە من ناڵێم لە ئارانێ و گۆڕانکاری ئەم جارە ڕەنگێک بە ئاشتی بێ بە شەڕ نەبێ کۆی کە داعشات بۆ نمونە ئێستا ئەمریکا و بەریتانیا داوا جێبەجێکردنی مادەی 140 ئەوە تا لیژنەی پەرلەمان لەسەر خەتە پێشمەرگە گرێتەوە ناوچەکانی دەرەوەی هەرێم وەکو جەناب دەڵێ ئەوە تا ترامپ قەرار بوو هێزی خۆی لە سووریا بکشێنێتەوە نایکشێنێتەوە بۆی پارێزگاری لە کوردی ڕۆژ ئاوا بکە لێرەمە چەندین معسکەراتی ئەمریکی و بەریتانی و ڕاهێنەرەکانی ئەڵمانیا ساڵێکیان بۆ درێژ بۆتەوە فەڕەنسیەکان و ئیتالیەکان و وەفدی دیبلۆماتی زۆر گەورەی لە سەردانی هەولێرەکە لەبەرەوە کوتم هەموو مؤشیرەکان بوون لە ڕووی نێودەوڵەتی لە ڕێی ئوقلیمی لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی ئێمە بەهێزین بۆیە گرنگە مجتەمەعی دەولی و دۆستەکانمان چۆن حساب بۆ خۆمانەکەن ئێمەش حساب بۆ خۆمان بکەین بۆ نمونە نەبینە بەشێک لە گرفتی نێوان ئەمریکا و ئێران نەبینە بەشێک لە نێوان گرفتی سووریا و رووسیا جنابی کاک مەسئول بارزانانی قسەیەکی جوان هەیە ئەڵێ بۆ ئەوەی سەربەخۆ بین ئەبێ سەربەخۆمان بین ئێمە بینیمان لە نیوەنشن جەنابیان لەگەڵ جەواد زەریف دانیشت لەگەڵ لاڤرۆڤ دانیشت لەگەڵ نایبی وەزیری خارجی ئەمریکای دانیشت تێگەی لەبەرەوە ڕاگررتنی تەوازنی نێوان شەرق و غەرب بۆ ئێمە زۆر مهمە چونکە ئێمە نابێت لەسەر هیچ هێز حسابمان بۆ بکرێ کاک سەربەز بە هەوڵ و ماندووبوون و قوربانی خۆمان ئێمە میلەتێکی 3 میلیۆنین تقریبا میلیۆنێکمان شەهید بۆ ئەنفال بووە لەسەر کەیسی ڕەوای خۆمان ناکرێت بە بۆنە شیعەگەرایی پاڵبین بە ئێران و غەرب داگیرمانکە پاڵبین بە غەرب ئێران داگیرمانکە یعنی نابێ حساباتی ئەقلیمی لەسەر وەزعی ئەمە بکرێ ئەبێ حیزبی کوردی لێوە تێبگە خەڵکی کوردستانمان و خەڵکی کوردستان بە قوربانی و بە دەستکەوت و بە مانوبوونی خۆی ئەم قۆناغی بەدەستدێناوە گەشتوتە ئەم قۆناغە نابێ جارێکی بگرێتەوە بە خاڵی سەرەتا و لەسەر حسابی هیچ هێزێکی نێودەوڵەتی ئەقلیمی خۆی بخاتە جێژاوێک کە دەربازبوونی زەحمەت بێ کاک زینۆ هاتینە کۆتایی بەرنامەکەمان
سپاس بۆ جەنابەت کە لە بەرنامە ڕاڤە ئامادە بوویت. دەستان خۆش بێ. سپاس. کاک زینۆ کاکەیی کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان زۆر خۆشحاڵین و زۆر سپاس. سپاس. ئازیزان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.